ئەم شێوە ناشتنەی بە شێوەی سروشتی وەک ناشتنی ئاسایی ناچێت، وەک هاوخاوەنی ناوەندەکە دەڵێت. بە جێگەی بەکارهێنانی ماددەی کیمیایی بۆ مومیاییکردن، تەرمەکە خۆی بە شێوەیەک دەنێژن کە زیان بە ژینگە ناگەیەنێت. ئێمە لە ژیانی تایبەتی خۆماندا گۆڕانمان بەسەردادێت وەک خۆمان نامێنی. کاتێک بتوانین بە جێگای ئەوەی سواری ئۆتۆمبیل بین، پیاسە دەکەین. پێشنیاری ناشتنی تەرم لەسەر ئارد دەکەین کە ئاو بەکاردێنین و خۆی لەگەڵ خاکدا تێکەڵ دەبێت. هەر لەم دواییانەدا ئێمە ناشتن بە شێوەیەکی سروشتی پێشنیار دەکەین. لەم شێوە گۆڕان پێکهێنانەدا تەرمەکان دەبن بە خاک و خۆڵێکی سروشتی کە مادەی کیمیایی تێکەڵ نەکراوە و لە نێو سندوقێکی دارینەی 2 میتری درێژدا ڕەوتی بایۆکیمیایی بەکاردێت کە گەرماکە هەموو پاشماوەی میکرۆبەکان لەناو دەبات. لە نێو ئەو دەفتەدا تەڵەزمی دار، پۆشاڵ و یای یوێنجە و تەرمەکەشی لەگەڵدادنی. پاش 4 مانگان کە ئەو شتانە تێکەڵ کران کە کۆی ئەمانە زیان بە ژینگە ناگەین و لە پاشان تەرمەکە دەگۆڕێت و دەبێت بە خاکێکی جوان کە زیندووە. کارل فرانک ئەم شێوازەی بۆ خۆی داوا کرد، هەروەها بۆ هاوسەرەکەشی کە لەم دوانەدا کۆچی دوایی کرد. ئەو نەیەویست ڕوخساری نیشان بدرێت، بەڵام بە تەلەفۆن شی کردەوە کە ئەمە بژارەیەکی گونجاو بۆ ئەوان بوو. هاوسەرم زۆری حەز لە باخەوانی بوو. ئەو هەر لە سەردەمی منداڵیەوە ڕۆژانە چەندین کاتژمێر لە نێو باخی ماڵی خۆیاندا بەسەر دەبرد. کاتێک کارەکان تەواو بوون، کوڕەکەم و هاوسەری و نەوەکەم و خۆم هەندێک لەو خاکە بە پیتەمان هەڵگرت و بە چەندین شوێندا بڵاومان کردەوە، بە تایبەتی لە نێو باخی پشتماڵی هاوسەرەکەم. لە ئەنگرانی ئەم شێوە ناشنەی تەرمە دەڵێن مادە سازکراوەکانی خۆجێیی لە چاو ئەو تابوتانەی لە شوێنی ترڕا دەیانگوازنەوە کارتێکردنی لەسەر ژینگە کەمترە. نە تەرمەکە دەسووتێنن کە کاربۆن ژینگە پیس بکە و نەوەک شێوەی ئاسایی خاک بەکاردێنن. لە پارێکەوە کە ئەم شێوە لە ئایالەتی کەلۆرادۆ بۆتە یاسایی، وەک ڤێداڵ دەڵێت زیاتر لە 20 کەس داواکار هاتوون بۆ ئەو یەکەم کەسەی کە ناوی جۆی بوو. بنەماڵەکە وەک کەسێک سەبارەت بە جۆی دووە کە حەزی لە سروشت و دەشت و دەربووە و ڕێزی لە خاک گرتووە و هۆگری سروش بووە. گوتیان زۆر جێگای خۆەتی کە تەرمەکەی وەک دیارەک بگەڕێتەوە بۆ نێو خاک. بنەماڵەکە بڕیاریاندا کە بەشێکی کەم لە پاشماوەی تەرمەکەی لەگەڵ خۆیان بۆ باخی ماڵەکەیان بەرن. ئەو ناوەندەی ناشتنی سروشتیە دەڵێت دوای تەواوبوونی پرۆسەکە بەکارهێنانی ئەم شێوازە بۆ هەر تەرمێک $8,000 خرج هەڵدەگرێت و وەک ڤێداڵ گوتی خاچی پاشماوەی تەرمەکە 2 بۆ 3 عەرەبانەی دەستی پڕ دەکات.